بەناوی خی بەخشندەی میهرەبان من ئەحمەد سۆفی حامد سوورچی کاندیدی ژمارە 6 لیستی 1970 کۆمەڵی دادگەریم لە بازنەی هەولێر سۆران ماوەی 20 ساڵە خەریکی پێشنوێژ و وتار و دەرسی فەقیان و بانگەوازی ئیسلامیم بەڵام 5 ساڵە ئەوقاف بە تەواوی قەدەغی کردوم. ئەگەر خوشکبرایان دەنگم پێ بدەن بە ئیزنی خوای گەورە حەق لە کوێبی لە هەر کوێبی ئێمە لەوێ ئەبین و بەنسبەت ئەوانەی کەوا دوورن لە دادگەری ڕایان دەگرین لەوەی دەستکاری خێزان و پەروەردەی ئیسلامی بکەن، ڕایان دەگرین لەوەی مامۆستایانی مێزەرپاچی میحراب و مینبەر لەسەر حەقوتن لا بدەن، نابێ مڵکەکانی وەقفی مزگەوتەکان و سامان و قوتی میلەت بە هەدەر بڕوا. ڕاگررتنی ئەو نادات پەروەریەی نێوزانکۆیەکانی کوردستان مەبەستی ئێمەیە. ئاسایشی وڵات زۆر گرنگە، بەڵام نابێ ئاسایش ببێ بە ئامرازێک بۆ پاراستنی بەرژەوەندی بەشێکی کەمی ئەو کۆمەلگایە.